بەداخەوە هەموو گیان ئێستا شایدی ئەو دەستدرێژی و هێرش و پەلامارانەی سوپای سووریای کاتیە بۆ سەر گەڕەکە کوردنشینەکان ئەوی شێخ مەقسوود و ئەشرەفیەیە. هەموو گیان ئەزانێت کە کورد و بە تایبەتیش لە ڕۆژئاوا ئەو هێزە بوون کە ڕوبەڕووی داعش بوونەوە و نمایندەی هەموو جیهانیان کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و داعشیان تێکشکاند. بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئەو سوپایە پەلاماری ئەو گەڕەکانەیە کورد ئاوارەکات. ئێمە بە مێژووی هەمیشە گەلێک بووین، ئاشتی خواز بووین، هەرگیز کورد دەستدرێژی نەکردوێتە سەر خاک و ئاوی هیچ گەلێکی دیکە، بەڵام بەردەوام ئەم هێزانە پەلاماری کورد یان داوە. کوردیش بەردەوام بە بەرخودان بە یەکڕیزی توانیوێتی بەرەنگاری ئەو هێرشانە ببنەوە. ئەمڕۆ لە هەموو کوردستانیان لە هەر چوار پارچەی کوردستان ناڕەزایەتی هەیە دژی ئەو هێرشانە و پەیامێکە بۆ هەموو جیهان، بۆ ئەو وڵاتانەی کە دەزانن کورد نەتەوەیە کە بەردەوام دیموکرات بووە، بەردەوام ئاشتی خواز بووە، بەردەوام ڕوبەڕووی تیرۆر بووەتەوە و حەقە گیان ئەمڕۆ بێتە سەرخەت لەبەرەوەی ئێمە پێمان وایە ئەم ئەحمەد شەرعا هەر لە هەناویە داعشە، چونکە بۆ خۆی کارکتەرێکی دیاری ناو داعش بووە و هەرگیز ئەو ناتوانێت ببێتە کارکتەرێکی فریاد ڕست بۆ سووریا و هەمیشە ئەو جۆرە کارکتەرانە دوجار وڵات بەرە وێرانی ئەبن، تەفرەقە دروستەکەن، ئاشتی کۆمەڵایەتی و پەیوەندی نێوان پێکاتەکان لە سووریا تێک ئەدات. من پێم وایە ئەبێ جیهان هەمووی بێتە سەرخەت، چونکە ئەم پیاوە پیاوێکی خەتەرە و ئەو سوپایە هەیە، سوپایەکە سێخناخە بە بیر و توڕەوی و ئەوانە بەشێک بوون لە داعش لە ڕابردوودا و حتممە ئەمانە هەر کاتێک بۆیان هەڵکەوێت نەک کورد جەنابتان ئەزانن ئەوە دورزەکان ئەوە عەلەویەکان هەمیشە ئەیانەوێت بەڕاستی گیانی پێکەوەیی ئاشتی کۆمەڵایەتی لە سووریا تێک بشکێنن، بەڵام دڵنیام لەوەی کورد ئەم جارە دەرزێک چۆن بە داعشیاندا دەرزێکیش بە ئەحمەد شەرعیشدا دەدەن.